گەرمگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان لە سێدارەدانی 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی گیان لە دەستانی 5 منداڵ لە کۆبانێ بەهۆی سەرمابردوویی گواستنەوەی ژمارەیەکی زۆری کەرەستەی سەربازی بۆ دوورگەی قش بەردەوامی پشڕانی هێڵی ئینترنێت لە ئێران و هشداری ئەمریکا بە بەغداد و ئەگەری تەحریمکرانی سەنعەتی نەوتی ئەو وڵاتە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی خەڵکی شاری کرماشان. بەپێی راپۆرتەکان هاوڵاتیکی یارسانی خەڵکی شاری کرماشان و دانیشتووی شاری تاران سەرەڕای تێپەڕبوونی 17 ڕۆژ دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە بە ناوی سینا کیانی تەمەن 21 ساڵ ڕۆژی پێنجشەمبە 18 بەفرانباری 1404 هەتاوی و هاوکات لەگەڵ بەربڵاوبوونەوەی ناڕەزایەتیەکانی خەڵک لە ئێران و کوردستان لە شاری تاران دەست بەسەر و ڕەوانەی گورتوخانەکانی ئێدارەی ئیتلاعات کراوە. جێگای ئاماژەیە ڕژیمی کۆماری ئیسلامی سەرەڕای ئەشکەنجە و ئازارێکی زۆری ئەو بەندکراوە ڤیدۆی دانپێدانانی زۆرم لێ ئەو هاوڵاتیەی لە تۆڕە کۆمەڵایەتیە حکوومەتیەکان وەکو ڕووبیکا بڵاو کردووەتەوە. لە سێدارەدانی 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و محاربە لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دوو زیندانی بەناوەکانی ئارمانج کاروانچی و ئەرسەلان شێخی بە تۆمەتی محاربە لە زیندانی قەزل حەساری کەرەج ئیعدام کراون. هەروەها 9 بەندکراوی دیکە بەناوەکانی نەجەف عەلی سەگوەند، ئاریۆ ئیمامی، ڕەزا گودەرزی، سەفل عەبدولی، شایان نور محەممەدی، ئەمین موعتەمەدی، نریمان خەرەدمەند و مستەفا محەممەدی بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانی ناوەندی شاری سنا لە سێدارە دراون. ڕەتکردنەوەی داخوازی پێداچوونەوەی ناوەندە قەزاییەکان لەسەر دۆسیە ئۆرهان ئۆزدەمیر. بەپێی راپۆرتەکان داخوازی پێداچوونەوەی ناوەندە قەزاییەکان لەسەر دۆسیە ئۆرهان ئۆزدەمیر لەلایەن دادگای باڵای وڵاتەوە بۆ سێهەمین جار ڕەتکرایەوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ئەو بەندکراوە سیاسیە خەڵکی تورکیا سەرەتای مانگی دەستپێکی هاوینی ساڵی 1398 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سپای پاسدارانەوە لە شاری ماکۆ دەست بەسەر و مانگی ڕەشەمەی ساڵی 1400 هەتاوی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی بەغی حکمی سێدارێ بەسەردا سەپێنرا کە پاشان حکومەکەی لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە ڕەتکرایەوە. بەڵام دیسان ئەو بەندکراوە مانگی گوڵانی 1403 هەتاوی بە تۆمەتی محاربە لەلایەن لەقی سێهەمی دادگای انقلابی شاری ورمێەوە حکمی سێدارێ بەسەردا سەپێنرا و سەرەڕای 3 جار داخوازی لە ناوەندە قەزاییەکان بۆ پێداچوونەوە لەسەر دۆسیەکەی هەموو جارێک داخوازیەکەی ڕەتکراوەتەوە. گیان لە دەستانی 5 منداڵ لە کۆبانێ بەهۆی سەرمابردووی. بەپێی ئەو وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون 5 منداڵی خەڵکی شاری کۆبانێ لە ڕۆژاوای کوردستان بەهۆی سەرمابردووی گیانیان لەدەستاوە. لە ڕۆژانی ڕابردوودا چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا کە لەلایەن ڕژیمی تورکیاوە پشتیوانیکی زۆر دەکرێن لە 3 باڵەوە گەمارویەکی توندیان خستوەتە سەر شاری کۆبانێ و بەو هۆیەوە خەڵکی ئەو شارە لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. شایانی باسە هەروەها ئەو شارە لەلایەکی دیکەوە لەلایەن ڕژیمی تورکیاوە گەماروی خراوەتە سەری و ئیجازەی گەیشتنی پێداویستیەکانی ژیان بە هاوڵاتیان نادەن. بەپێی دوایین هەواڵەکان 5 منداڵی خەڵکی ئەو شارە بەهۆی پشڕانی کارەبا و نەبوونی ئاو گیانیان لەدەستاوە و بە سەدان شارومەندی دیکەش ژیانیان لە مەترسیدایە. گواستنەوەی ژمارەیەکی زۆری کەرەستەی سەربازی بۆ دوورگەی قشم. لە ڕۆژانی ڕابردوودا ڕژیمی کۆماری ئیسلامی ژمارەیەکی زۆری کەرەستەی سەربازی ڕەوانەی دوورگەی قشم کردووە. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتون ڕژیمی کۆماری ئیسلامی هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی گرزی و ئاڵۆزیەکان لەگەڵ ئامریکا و وڵاتانی ناوچەکە
ژمارەیەکی زۆری کەرەستەی سەربازی و ئیطلاعاتی ڕەوانەی ناوچە سنووریەکان کردووە. هەروەها شایانی باسە کە هاوکات ئەرتەشی ئامریکا لە ناوچەکەدا ئامادەکاریکی زۆر دەکات و سوپای پاسداران لە ئامادەباشی تەواودایە. بەردەوامی پچڕانی هێڵی ئینتەرنێت لە ئێران. بەپێی دوایین راپۆرتەکان، هێڵی ئینتەرنێت لە ئێران هێشتا بە شێوازێکی بەرفراوان داخراوە و خەڵک پەیوەندیان لەگەڵ دەرەوە نییە. بەتی نیت بلاکس سەرەڕای هاتنەوەی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی بۆ ماوەیەکی کورت هێشتا لە زۆربەی شارەکانی ئێران و کوردستان داخراوە و خەڵک پەیوەندیان لەگەڵ دەرەوەی وڵات نییە. بەپێی سەرچاوە ئاگادارەکان، کۆمەڵێک لە هاوڵاتیانی دەرەوەی وڵات لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا پەیوەندیان لەگەڵ بنەماڵەکانیان لە ئێران گرتووە، بەڵام هێڵەکە بەردەوام دادەخرێت و خێراییەکەی زۆر لە خوارەوەیە. دوا هەواڵمان سەبارەتە بە هۆشداری ئامریکا بە بەغداد و ئەگەری تەحریمکرانی سەنعەتی نەوتی ئەو وڵاتە. لە ڕۆژانی ڕابردوودا دەوڵەتی ئامریکا گوشارەکانی بۆ سەر بەرپرسانی دەوڵەتی عێراق بە شێوازێکی بەرچاو بەرز کردووەتەوە و ئەگەری هەیە سەنعەتی نەوتی ئەو وڵاتە تەحریم بکرێت. بەپێی دوایین هەواڵەکان، دەوڵەتی ئامریکا ڕایگەیاندووە کە ئەگەر بەرپرسانی هەشتی شەعبی لە دەوڵەتی داهاتووی عێراقدا بەشداریان هەبێت، سەنعەتی نەوتی ئەو وڵاتە بە تەواوی تەحریم دەکرێت و هەروەها داراییەکانی سنووردار دەکرێتەوە. جێگای ئاماژەیە هەڵبژاردننی عەدنان ئەلفەیحان لە فەرماندەکانی سەرەوەی عەسایب ئەهل حەق وەکو جێگیری بەرپرسانی پاڵەمانی عێراق گرژی و ئاڵۆزیەکانی نێوان عێراق و دەوڵەتی ئامریکای بە شێوەیەکی بەرچاو بەرز کردووەتەوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.